دموکراتیکە زۆر جار بەشداریکردن وەک پلانێکی سیاسیە بینرێ و زۆر جارێکیش بەشداری نەکردن وەک نایەکی گەورە بۆ دەسەڵاتە سیاسیە ئەو تێکە ئەوێ شەرعیەت و هەیمەنەی ئەم نظامە داتەبێنێت. بازی مەجلیس بازی دموکراتیک نییە لە ئێراندا لە چوارچێوەی ئەو قوانینێکی وجودیە و شوڕای نگهبانەدا بازیەکی دموکراتیک نییە بڵێ من لەگەڵ چەند حزب ئێتلاف دەکەم و بەهەرحاڵ دەچم لە فراکسیۆنێک تشکیل دەدەم و جریانێک ساز دەکەم و بۆ دوای داخوازیەکانم دەکەوت. کەنەکەی فەرزکەین مەبنەمان تقریباً و شوارەی دکتۆر قاسمی بکە دموکراسی بۆ ئێران و حکومەتداری بۆ کوردستان کە چارەسەری کێشەی کورد لەوە بین کە ئێران دموکراتیزە بێتەوە لە وڵاتێکی دموکراتیکە کێشەی کەمینەکان بەتایبەت کەمینەوەیەکانیش لانیکەم باشتر و کەم هەزینەتر چارەسەر هەبێت. لە کوردستانە کێهانە بن بە نوێنەری مەجلس کەسانێکن کە نەوچیسەن و کەسانێکی تری نەوچیسەیش لە دەوری خۆیان کۆکەنەوە.